بڕی مادەی تریاک نزیکەی 4 کیلۆگرام و 777 گرام بووە. کریستال ئەمفیتامین 15 کیلۆگرام و 71 گرام بووە. حەبی جۆراوجۆری مادەی هۆشبەر کە نزیکەی 250 میلیۆن دەنگ حەبی جۆراوجۆری مادەی هۆشبەرە ئەمڕۆ لەناو ئەو سوتاندایە. هەندێک لەو مادانی کە بڕەکەی زۆرە حەشیش ئەویش بڕەکەی 90 کیلۆگرام و 415 گرامە. مادەی ڤیتامین سەر و 4 کیلۆگرامە. واروەها مۆرفین کە مادەی مۆرفی مادەی هۆشبەرە لێرە بەکاری دەهێنن بازرگانانی هۆشبەر نزیکەی سەر و 50 کیلۆگرام مادەی مۆرفینە. واروەها مادە جۆراوجۆرەکانی تریش کە لە ڕێی لیژنە بەڕێزەکانەوە دیاریکراوەکو مادەی جۆراوجۆری هۆشبەرە کە بڕەکەی لە سەر و 31 کیلۆگرامە. ئێمە ئەگەر ئامارێکتان پێ بڵین بۆ ئەم ساڵ ئاماری حەوت مانگی ئەم ساڵە کە لێرەدا ئێمە ڕای دەگەێنین 638 تۆمەتباری مادەی هۆشبەر لەلایەن دەستگای ئاسایی شەرێمەوە بەڕێوەبەرەتی نێشتنی مادە هۆشبەرەکان. ئەم تۆمەتبارانە دەستگیر کراون نزیکەی 200 بۆ 250 کەسیان بە ئالوودەبووی مادەی هۆشبەر دەستگیر کراون بە پێی یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان. ئەوانی دیکەش لە بازرگانان و فرۆشیارانی مادەی هۆشبەرن ئەم کەسانە. وەکو بەراورد بە حەوت مانگی ساڵی پار مانگی ئەم ساڵ بازرگانیکردن بە مادەی هۆشبەر زیادی کردووە. لە ئێستادا نزیکەی 2 تەن سەر و 2 تەن مادەی هۆشبەر دەستی بەسەردا گیراوە کە بە دڵنیاییەوە لە داهاتوودا کاتێک کە بڕیاری دادوەر دەدرێت لەسەر لەناوبردننی ئەو مادانەش لەبەر چاوی ئەوەی بەڕێز لەناو دەبرێت و کۆتایی پێدەێنێت. زیاتر ئەم ناوچەیە بەکارهێنراوە وەکو ترانزیت. ئەم مادانەی لێوە گوازراوەتەوە لە دەرەوەی هەرێمدا هەڵدەکرێن و دەگوازرێتەوە بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق و هەروەها بۆ دەرەوەی عێراقیش.